سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و گشت کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. لە ئەڵقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. لە ئەڵقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەری باپەتێک دەبن لە ژێر ناونیشانی پرسەکانی ئەدەب و ڕۆشنبیری لە ئامادەکردنی بەڕێز عەبدوڵڵا سلێمان مەشخەڵ. بۆ هیوایە ناوڕۆکی بەرنامەکەمان جێگەی سەرنجی ئێوەی ئازیز بێت لەگەڵمان بن بۆ بینین و بیستنی. پرسەکانی ئەدەب و ڕۆشنبیری وەڵام و ڕای چەند نووسەری بواری ئەدەبی منداڵان بەم پرسە لە ئامادەکردنی بەڕێز عەبدوڵڵا سلێمان مەشخەڵ. پرسی ئەدەبی منداڵان پرسێکی پەروەردەیی و معرفی گرنگە. گرنگی ئەدەبی منداڵان لە چیدایە و ئەدەب دەتوانێت چی پێشکەش بە منداڵان بکات؟ گرفتەکانی ئەدەبی منداڵان چین؟ بە بۆچوونی ئێوە منداڵانی کوردستان چەند ئاشنای ئەو ئەدەبن کە بۆ ئەوان دەنووسرێت؟ ئەوە ئەو پرسیارانان کە لەم بابەتەدا وەڵامی دەینەوە. محەممەد بەرزی نووسەری بواری منداڵان دەڵێ ئەدەبی منداڵان جۆرێکی ناوازە و تایبەتە بۆ بەرژەوەندی و دابینکردنی پێداویستی منداڵان نووسراوە و گزارش لە خۆستەکانیان دەکات و ئۆژەن و ئارامی دەدات بە دەرونیان و دڵیان خۆش و گەشت دەکات. بەشێکی سەرەکیە لە پەروەردەکردنی منداڵاندا. بۆ ئەوەیە مێشکیان ئامادە بکات بۆ وەرگرتنی ڕاستیەکان. زۆر گرنگیشە ئەم ئەدەبە ڕاستیەکان بگرنە خۆیان. لە ڕێگای وشە و چیرۆک و وێنە و گۆڤار و پرتووکی ڕەنگە و ڕەنگەوە زانیاری دەگەیەنێت بە منداڵان. کارێک دەکات باشتر بنووسن و بخوێنەوە. ڕوبەڕووی وشە و ڕاستەی زۆریان دەکاتەوە. ڕۆڵی گرنگ و کاریگەر و گەورەیان لە زمانەوانی و سۆزداریدا هەیە. هاندەری بیرکردنەوەی قوڵ و زیرەکیە و ئاسۆی خەیاڵیان فراوانتر دەکات. پاشان توانای گوێگرتن و قسەکردن و تێگەیشتنیشیان زیاتر دەکات. پەرە بە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و ئاشنای ژیانی ئاژەڵ و باڵندەکانیشیان دەکات. سەرچاوێکی گرنگیشە بۆ فێربوون. پاشان لە کارەکتەر و پاڵەوانەکانی ناوچیرۆک و هونراوەکاندا خۆیان دەبینەوە. سەربار ئەمانەش ئەدەبیاتی منداڵان لە ڕێگای چیرۆکی سەرنجڕاکێش و وێنەی ڕەنگا و ڕەنگەوە خێراتر خەیاڵ و ڕادەی بیرکردنەوەیان گەشە دەکات. لە ئەنجامیشدا باشتر بیر دەکەنەوە و دەتوانن ئەوانەی دەوروبەریان قبوڵ بکەن. واتە خوێندنەوەی بەردەوام بۆ منداڵان لە تەمەنێکی بچووکدا دیاردێکی هیوابەخشە، چونکە مێشک چالاکتر دەکات و پەیوەندی منداڵ و دایک و باوک و ئەندامانی خێزان بەهێزتر دەکات. ئەوەی شانی باسە توێژینەوەکان ئەوەیان دەرخستووە خوێندنەوە بۆ کۆرپەلەی ناوسکی دایکیش ئاستی چالاکی مێشکی کۆرپەڵە بەرزتر دەکاتەوە و لە کاتی لەدایکبوونیشیدا کۆرپەلەکە دەتوانێت دەنگی دایکی بناسێتەوە. هەر بۆیە باشتر وایە هەموو ڕۆژێک جا بەر لە کاتی نووسن یان لە بەیانیان و کەشێکی ئارام و هێمندا بە دەنگی بەرز بابەتێک بۆ منداڵان بخوێندرێتەوە. بەمەش نەک تەنها پەرە بە زمانیان دەدات و خەیاڵ و بیرکردنەوەیان باشتر دەکات و لە قوتابخانەش سەرکەوتوو دەبن، بەڵکو لە داهاتووشدا ڕادەی خۆشەویستیان بۆ خوێندنەوە زیاتر دەبێت و دەبن بە کەسانی داهێنەری زیرەک و سەرکەوتووی ناو کۆمەڵگا و ژیانیان پڕ دەبێت لە بەهرە، چونکە گەشەکردنی شانەکانی مێشکی منداڵ لە سەرەتادا ڕاستەوخۆ پەیوەندیان بە خوێندنەوەوە هەیە. لە دووەجاردا ئەدەب یەکێکە لە باشترین و کاریگەرترین ڕێگا بۆ یارمەتی منداڵان بۆ گەیشتن لەو بابەتانەی کە پێ ئاشنا نەبوون. پاشان منداڵ بە دەگمەن بۆ ماوەیەکی زۆر بە هێمنی دادەنیشێت، بەڵام خوێندنەوە ڕەفتارەکانیان دەگۆڕێت و لە کاتی خوێندنەوەدا ئارامی دەیانگرێتە باوەش. سەربار ئەمەش ئەدەبیاتی منداڵان بۆ گۆڕەکانیش سوودی تایبەتی خۆی هەیە و یارمەتیان دەدات سەردەمی منداڵی خۆیان لەبیر نەکەن. بێگومان هەتا ئێستاش منداڵانی کوردستان و خێزانەکانیان وەک پێویست ئاشنای ئەو بوارە زۆر گرنگە نەبوون. هۆکارە سەرەکیەکەشی دەگەڕێتەوە بۆ بەرنامە بێبەهاکانی تەلەڤیزیۆنەکان و بە تایبەتیش بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکانی وەک ئایفۆن کە بەشێکی خێزانەکانیان سەرقاڵ کردووە.
پاشان کەمی ژمارە ئەو کتێب و گۆڤارانەی لە کوردستاندا بۆ منداڵان چاپ دەکرێن بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە کە هەتا ئێستا کۆمەڵگای کوردی لای لە بوارە زۆر گرنگەکەی ئەدەبی منداڵان نەکردوێتەوە. ڕەزا شوان شاعر و نووسەر لە بواری ئەدەبی منداڵان ڕای بەم جۆرەیە. تا ئێستا پێناسەیەکی گشتی چەسپاو بۆ ئەدەبی منداڵان نییە، بەڵام خاڵی هاوبەش لە نێوان پێناسە جیاوازەکاندا هەیە. پێم وایە باشترین پێناسە بۆ چەمکی ئەدەبی منداڵان پێناسەیەکی ماریا نیکۆلایە کە دەڵێت ئەدەبی منداڵان ئەو ئەدەبەیە کە لەلایەن کەسانی شارەزای جیهانی منداڵانەوە نووسراوە و بەرهەم هێنراوە و بڵاو کراوەتەوە کە خۆینەری سەرەکیان منداڵانن. لەبەر گرنگی ئەدەبی منداڵان ئەم سەردەما بە سەردەمی ئەدەبی منداڵ ناو دەبرێت. ئەمەش لە گرنگی ڕۆڵی منداڵەوە سەرچاوەی گرتووە. بێگومان ئەدەبی منداڵان گرنگی و کاریگەری و ڕەنگدانەوەیەکی زۆری لە ژیانی ئەمڕۆ و داهاتووی منداڵان و لە بنیانانی کەسایەتی دروست و هاوسەنگی منداڵدا هەیە. لەبارەی گرنگی ئەدەب بۆ منداڵان شاعری ناسراوی بۆلگاری ڕان بوسلیک دەڵێت ئەدەب بۆ منداڵان وەک شیری دایک و هەوای پاگوایە کە پێویستە هەبن. دکتۆر ناسرالدین ئەسەدیش دەڵێت ئەدەبی منداڵان بۆ بیر وەک ڤایتامینەکان کە هۆش و ئەندێشەی منداڵان پێویستیان بە جۆرەکانی هەیە. هەر جۆرێکیش لایەک لە بیر و هەست و لایەنی ئەندیشەکان مەست دەکات. ئەدەبی منداڵان خۆی لە خۆیدا ئامانج نییە، بەڵکو هۆیەکە بۆ هێنانەدی ئامانجی ئەدەبی منداڵان. جۆگەیەکی ئاوی خوڕ و زۆڵاڵە لە ڕووباری ڕۆشنبیری منداڵان. ڕۆڵێکی گرنگی لە ڕۆشنبیرکردن و گەشەکردنی ئەندێشە و هزری منداڵان هەیە. ئەدەبی منداڵان ڕۆڵێکی گرنگی لە گەشەکردنی زمانی منداڵان هەیە. فەرهەنگی وشەکانیان بە وشە و زاراوەی نوێ دەوڵەمەندتر دەکات. توانایی گزارشکردنیان بە زارەکی و بنووسین لە ئەندێشە و هزریان زیاتر دەبێت. ئەدەبی منداڵان و پەروەردەی منداڵان دوانن یا گیانێکن لە دوو جەستەدان. هەموو دەقێکی ژانرەکانی ئەدەبی منداڵان پەیامێکی جوانی پەروەردەییان لەخۆگرتوون. گرنگی ئەدەبی منداڵان لەوەدایەکە منداڵان بۆ داهاتوویەکی باشتر ئامادە دەکات. کەواتە ئەدەبی منداڵان دەتوانێت ئەرکێکی زۆر گرنگ ببینێت لە چەند ڕەهەندێکی وەک پەروەرزەی و نەسەوەی و نیشتمانی، کۆمەڵایەتی، ڕەوەشتی و جوانی و سروشتی و ویژدانی و سۆزداری و هزری و مرۆڤایەتی. ئەوە ئەدەبی منداڵانە کە منداڵە چاوگەشەکانمان بە ئینسان دۆستی پەروەردە دەکات. فێری وانەی نیشتمان پەروەری و دڵسۆزی و خەبات و تێکۆشان و خۆڕاگری و ئازایەتی و دلێری و بەرگری و کۆڵنەدانیان دەکات. ئەوە ئەدەبی منداڵانە کە جگەرگۆشەکانمان فێری ڕەوشت بەرزی و ڕەفتار دروستی و گەشتبینی و هیواخوازی و چاکەخوازی و هاوکاری و یارمەتی و لێبوردن، ڕێزگرتن، برایەتی و ژینگە پارێزی و هاوڕێیەتی و مرۆڤایەتی و ئاژەڵ دۆستی و زۆشتی جوانتر دەکات. گرفتەکانی بەردەم گەشەکردنی ڕەوتی ئەدەبی منداڵان لە کوردستان زۆرن. بە کوردی و بە چڕی، بە کورتی و بە چڕی ئەمانە لە خۆ دەگرێت. نەبوونی دەستگایەکی چاپ و بڵاوکردنەوەی تایبەت بە ئەدەبیاتی منداڵان لە کوردستان. نەبوونی دەستگایەکی چاودێری بۆ هەڵسەنگاندنی بابەتەکانی نووسین بۆ منداڵان و بۆ ڕێگریکردن لە چاپکردن و بڵاوکردنەوەی کتێبی بابەت کرچ و کاڵی پڕ لە هەڵای زمانەوانی و ڕێنووسی و سایکۆلۆجی و هزری. نەبوونی ڕەخنەی ئەدەبی دروست لە ئەدەبی منداڵان، چونکە ئەدەب بەبێ ڕەخنە پێش ناکەوێت. ئەدەب و ڕەخنە دوو ڕووی دراوێکن. کەمی تیتراژی ئەو کتێب و گۆڤارانەی کە بۆ منداڵان چاپ دەکرێن. نەبوونی دەستوورێکی یەکگرتووی ڕێنووسی کوردی. پشتگیری نەکردنی نووسەرانی منداڵان بە دارایی بۆ چاپکردنی کتێبەکانیان. لە ڕاستیدا منداڵانی کوردستان تا ئەمڕۆژ نەبوونە بە هاوڕێ کتێب و گۆڤارەکانی منداڵان. تا ئەمڕۆژ خوێندنەوە نەبووە بە پێویستیەکی ڕۆژانەیان و خۆیان بە خوێندنەوە نەگرتووە.
هۆی ئەمەش بۆ دایکان و باوکان و بۆ مامۆستاکانیان دەگەڕێتەوە کە وەک پێویست کتێب و گۆڤارەکانیان بۆ دابین ناکەن و هانیان نادەن بۆ خوێندنەوە. هۆشیان نەبوونە بە نمونە و بە سەرمەشق لە خوێندنەوەدا تا منداڵەکانیان چاویان لێ بکەن. ئەمین محەممەد ڕۆمانووس و شاعر و توێژەر لە بواری ئەدەبی منداڵان بەم شێوەیە ئاماژەی بەم بابەتە کردووە. بەگشتی گرنگی ئەدەبی منداڵان لەوەدایە کە دەتوانێت بە شێوازێکی ئەدەبی و هۆنەری باڵا لە خەون و خۆزگەی منداڵ بدوێ و بەها کۆمەڵایەتی و کەرامەتیەکانیان بە شێوازێکی ڕاست و دروست و مرۆڤ دۆستانە بۆ شی بکاتەوە و لە هەموو لایەکەوە ئاستی تێگەیشتن و ڕۆشنبیریان پێش بخات. بەڕەچاوکردنی قۆناغبەندی تەمەنی منداڵ و لایەنی دەرونی و کۆمەڵایەتی هەر لە ڕێگای ئەدەبی بۆ منداڵ نووسراوە و دەتوانرێت پەرە بە لایەنی زمانی و ئاستی بیرکردنەوە و خەیاڵ فراوانی منداڵ بدرێ. بەمەرجێک نووسەر بیر و بۆچوونی تایبەتی خۆی تێکەڵ بەدەق نەکات چونکە خۆ هەڵقورساندن و بیر و ڕاستەپاندنی نووسەر زیانی گەورە لە منداڵ دەدەن. ئەدەبی منداڵان بە سەرجەم ژانرەکانیەوە چێژ بە منداڵ دەبەخشن و دەبنە هۆی ڕۆشنبیرکردن و پرسیاری لا دروست دەکەن و کتێب و گۆڤار لای منداڵان خۆشەویست دەکەن و لە ڕێگای ئەدەبەوە خوێندنەوەیان لا دەبێت بە کولتور. منداڵ بە خوێندنەوەی ئەو دەقە تایبەتانەی کە بۆی نووسراون دەبێت بە تاکێکی ژیر و کارامە و ڕەخنەگر و بڕوا بەخۆبوو. خوێندنەوەی دەقی باش و نوێخواز و سەردەمیانە وا لە منداڵ دەکەن ببێت بە کەسێکی بەسوود بۆ کۆمەڵگا و سەرجەم مرۆڤایەتی. ئەوەش ئەرکی نووسەرانی تایبەتی بواری ئەدەبی منداڵان و پەروەردەکارانە بۆ ئەرکە گرنگە هەستن و بە پێ پێشکەوتن و ئەو گۆڕانکاریانەی ڕۆژ کار بۆ منداڵان بکەن. منداڵانی کوردستان بەهۆی کەمی گۆڤار و ڕۆژنامەی تایبەت بە منداڵان و کەمی تیتراژی ئەو بڵاوکراوانەی تایبەتن بە منداڵان و هەندێ ئاڵنگاری تایبەت زۆر بە کەمی ئاگاداری ئەدەبی تایبەت بە خۆیان و بە پێ پێویست سوودی لێ نابینێت. چونکە زۆربەی ئەو کتێب و گۆڤار و ڕۆژنامانەی بۆ منداڵان دەردەشن بەشی منداڵانی یەک شارۆچکەش ناکەن. لەبەر ئەوە زۆری منداڵان بێبەشن و ئاگایان لێ نییە. یەکێکی تر لە ئاڵنگاریەکان زۆربەی ئەو نووسەرانەی لەو بوارەدا کار دەکەن چەق بەستون و کەمتر بەلای نوێگەری و بابەتی بەسووت و گونجاو بۆ منداڵاندا دەچن. ئەوە ژوای کردووە منداڵان حەز بە خوێندنەوەی دەقە ئەدەبیەکانیان نەکەن. هۆکارێکی تر کەم تەرخەمی دایک و باوک و هەندێک لە مامۆستایان لە بەردەست نەخستنی کتێب و گۆڤار و ڕۆژنامەی تایبەت و بەسوود هان نەدانی منداڵان بۆ خوێندنەوە ئەم هۆکارانە وایان کردووە منداڵی کوردستان ئاگاداری تەواوی ئەو دەقە ئەدەبیانە نەبن کە بۆ ئەوان نووسراوە. تاکە چارەسەر ئەوەیە کات دەستگای تایبەت بە چاپ و بڵاوکردنەوەی دەقی بۆ منداڵ نووسراو بە فراوانی بێتەکایەوە و خەمخۆرانە کاریان بۆ بکات تا منداڵانی ئێمەش وەک منداڵانی وڵاتانی پێشکەوتوو سوود لە ئەدەب ببینن. مەحموود عەبدولکەریم باجەڵان نووسەر و سەرپەرشتیاری پەروەردەی وتی ئەدەبیاتی منداڵان ڕۆڵێکی گرنگی هەیە لە گەشەکردنی منداڵان و داڕشتنی کەسایەتیان. لەرەدا هەندێک لەو گرنگی و سوودانە دەخینە ڕوو کە ئەدەب پێشکەشی منداڵانی دەکات. یەکەم، ئەدەبی منداڵ یارمەتی منداڵان دەدات بۆ پەرەپێدانی توانەکانی زمان لە ڕێگەی چیرۆک و شعرەوە و باشتر لە زمانەکە تێبگەن و بەشدارە لە باشترکردن و وشەسازی و ڕێزمان و دەربڕینی زمانەوانیان. دووهەم، هانی منداڵان دەدات بۆ بیرکردنەوەی داهێنەرانە و خەیاڵکردنی جیهانە نوێیەکان. دەرگایان بۆ دەکاتەوە بۆ داهێنان و دەربڕینی بیرۆکەکانیان. سێهەم، زۆرێک لە چیرۆکەکەیان پەیامی ئاکاری لە خۆ دەگرن. یارمەتی منداڵ دەدەن لە بەهاکانی وەک هاوڕێیەتی و بوێری و ڕاستگۆیی تێبگەن. چیرۆک دەتوانێت ڕێگەیەک بێت بۆ فێرکردنی منداڵان چۆن مامەڵە لەگەڵ باڕ و دۆخە کۆمەڵایەتیەکان بکەن.
چوارەم، منداڵان لە ڕێگەی ئەدەبەوە ئاشنا دەبن بە کولتور و ئەزمونە جۆرەجۆرەکان. یارمەتی بەرەو پێشبردننی لیبۆرزی و ڕێزگرتن لە جیاوازیە کولتوریەکان و بەرزکردنەوەی تێگەیشتنی کولتوری دەدات. پەنجەم، پەرەپێدانی بیرکردنەوە ڕەخنەگەرانە. چیرۆکەکان هانی منداڵان دەدەن بۆ پرسیارکردن و شیکردنەوەی ڕووداوەکان. توانای بیرکردنەوەی ڕەخنەی منداڵان و تێگەیشتن لە پەیوەندیەکانی نێوانیان کارکتەرەکان و ڕووداوەکان بەرز دەکاتەوە. شەشەم، ئەدەبیات یارمەتی منداڵ دەدات هەستی خۆی و هەستی کەسانی تر بناسێتەوە. پەرەپێدانی هەستی هاوسۆزی و تێگەیشتنێکی قوڵتر لە کەسانی دیکە. حەوتەم، چیرۆکەکان ڕێگەیەکی خۆش بۆ دەربازبوون لە واقع دەڕەخسێنن، یارمەتی نەهێشتنی فشار و دڵەڕاوکێ دەدەن. هەشتەم، خوێندنەوە لەگەڵ خێزان پەیوەندی خێزان بەهێز دەکات، دەرفەت دەڕەخسێنێت بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتگەلی گرنگ و هاندانی گفتوگۆ. بەڵام بەداخەوە بە شێوەیەکی فراوان پەیامی ئەدەبی منداڵان وەک پێویست نەگەیشتووە بە منداڵانی کورد. ئەویش لەبەر چەند ئاڵنگاریەک کە لێرەدا بە کورتی هەندێکیان دەخینە ڕوو. یەکەم، کەمی سەرچاوەی دارایی. نەبوونی بودجەی پێویست بۆ پاڵپشتیکردنی دەستگاکانی چاپ و بڵاوبوونەوە و نووسەرانی منداڵان، ئەمەش ڕێگری لە بەرهەمهێنانی کتێبی نوێ دەکات. دووهەم، دابەشکردنی کتێب. سەختی دابەشکردنی کتێب لە ناوچە دوورەکان و گونشینەکان، ئەمەش وا دەکات منداڵان دەستیان بە ئەدەبیات بگات. سێهەم، چەند زاراوە. زمانی کوردی چەند زاراوەیەک لەخۆ دەگرێت، ئەمەش وا دەکات ئاستەنکردنی ئەدەبیات زیاتر بکات بۆ ئەوەی بەدەست هەموو منداڵان بگات. چوارەم، نەبوونی پشتیوانی حکوومەت. پشتیوانی نەکردنی حکوومەت بۆ بەرنامە کولتوری و پەروەردەیەکان کە ئەدەبی کوردی بەرەو پێش دەبن. پێنجەمیان، نەبوونی نووسینی تایبەت. کەمی نووسەرانی ئارەزووداری نووسینی ئەدەبیات بۆ منداڵان، ئەمەش هەمەجۆری بابەت و شێوازە ئەدەبیەکان سنووردار دەکات. شەشەم، کێبەڕکێ لەگەڵ ئەدەبی بیانی. منداڵان زیاتر ئارەزووی ئەدەبی وەرگێڕراو یان بیانی دەکەن، ئەمەش دەبێتە هۆی کەمبوونەوەی ئارەزووی ئەدەبی ناوخۆیی. حەوتەم، هۆشیاری ڕۆشنبیری. ئاگاداریەکی تەواو لە گرنگی ئەدەبی کوردی و کاریگەریەکانی لەسەر شۆناسی کولتوری کەمە یان نییە، ئەمەش کاریگەری لەسەر هاندانی منداڵان بۆ خوێندنەوە هەیە. هەشتەم، تەکنەلۆژیا. لە کاتێکدا تەکنۆلۆژیا دەرفەتی نوێ بۆ بڵاوکردنەوەی تایبەت دەڕەخسێنێت، بەڵام زیادبوونی بەکارهێنانی مێدیای دیجیتاڵی ڕەنگە ببێتە هۆی دابەزینی خوێندنەوەی تەقلیدی. نۆهەم، ناوەڕۆکی نەشیاو. بوونی ناوەڕۆکێکە نەگونجاو یان ناڕێژەئی بێت لەگەڵ کولتوری منداڵان کە ڕەنگە ببێتە هۆی دابەزینی متمانە بە ئەدەبیاتی ناوخۆی. چرۆ ڕەشید، نووسەر و توێژەر لە بواری ئەدەبی منداڵان دەڵێ: ئەدەبیاتی منداڵان کاریگەری ئەرێنی بەرچاوی هەیە لە بنیانانی کەسایەتی منداڵان و پەرەپێدانی توانایی هزری، سۆزداری، چاندنی بەها و کەرامەتیان، متمانە بەخۆبوون، دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ هاوڕێ و دۆروبەر، پاڵپشتی تەندروستی دەرونی منداڵان بۆ مامەڵەکردن لەگەڵ هەستەکانی وەک ترس، تووڕەئی، دڵخۆشی و پەرەپێدانی توانایی خەیاڵ و داهێنان. لە هەمان کاتدا ئەدەبیاتی منداڵان ناوەڕۆکی پەروەردەی دەبەخشێت وەک ئامرازێک بەکاردەهێنرێت بۆ ئاسانکردنی بابەتگەلێکی ئاڵۆز و ئاسانکردنی تێگەیشتنیان بە تایبەتی لە قۆناغی باخچەی منداڵان و بازنەی یەکەم. ئەدەبیاتی منداڵان سەرەڕای گرنگی لە گەشەکردن و پەرەپێدانی بەها و کەرامەتیان ڕوبەڕووی چەندین ئاسەنگ بۆتەوە کە گەشەکردن و کوالیتیەکەی سنووردار دەکات، چونکە زۆرێک لە نووسەران و تەنانەت بڵاو کراوەکانیش زانیاریەکی وردیان نییە لەسەر منداڵ و پێداویستیە دەرونی و پەروەردەیەکانیان. دەتوانین بڵێن هەندێک لەو نووسەرانەی کە بۆ منداڵان دەنووسن کەم توانان و لە ئاستی پێویستدا نین، چونکە نووسین بۆ منداڵان
پێویستە بە شێوازی قۆناغبەندی بێت لەگەڵ ئەوەی ئەدەبیاتی منداڵان بە دەستکەمی بوژەی پێویست بۆ بەرهەمهێنەرانی کتێبی کوالیتی بەرز لە ڕووی دق و وێنەکێشانەوە کاریگەری نەرێنی لەسەر سەرنج ڕاکێشانی منداڵان بۆ کتێب دەبێت. هەروەها پشتبەستنی زۆر بە بەرهەمە وەرگێڕدراوەکان دەبێتە هۆی بۆشایی لە دابینکردنی ناوەڕۆک کە ڕنگدانەوەی ئەو ژینگە و کولتورە کۆمەڵایەتیە بێت کە منداڵان تیادا دەژین جگە لە نەبوونی هاندانی دامەزراوە حکومی و تایبەتەکان بۆ بەدەستێنان و چاپکردنی کتێبی منداڵان و دەستڕاگەیشتنی سنووردار دەکات. هەندێک بەرهەم لەسەر بنەمای شێوازی کۆن و لاسایی نووسراون وا لە منداڵان دەکەن ئارەزووی خوێندنەوەیان لەدەست بدەن. لەلایەکی ترەوە کاریگەری تەکنۆلۆژیا و ئامێرە زیرەکەکان وای کردووە ئارەزووی منداڵان بۆ خوێندنەوە کەم بێتەوە و هەندێک لە خێزان و قوتابخانەکانیش گرنگی تەواو نادەن بە هاندانی منداڵ بۆ خوێندنەوە بۆ زاڵبوون بەسەر ئەم ئاستەنگیانەدا. پێویستە هانی نووسەرانی بواری ئەدەبیاتی منداڵان بدرێت تا زیاتر لە پێداویستیە دەرونیەکانی منداڵان تێبگەن و بەرهێنانیان زیاتر بکرێت و پاڵپشتی دارایی لەلایەن حکوومەت و دامەزراوە تایبەتەکانەوە هەبێت بۆ ئاسانکاری لە بەرهەمهێنانی کتێبی کوالیتی بەرز و بەرهێنان لە بڵاوکردنەوە و دابەشکردنی بکرێت بە دابینکردنی کتێبی منداڵان بە نرخێکی گونجاو جگە لەمانەش دەتوانرێت فەرهەنگی خوێندنەوە لای منداڵ بکرێت بە کولتور و هانی منداڵ بدرێت بە سازدانی بۆنە و ئاهەنگەکانی وەک پێشانگای کتێبی منداڵان و بڵاوکردنەوەی هۆشیاری لەسەر گرنگی خوێندنەوە لە ماڵەوە و لە قوتابخانە بەکارهێنانی تەکنۆلۆژیا بە شێوازێکی ئەرێنی و تێکەڵکردنی کتێب لەگەڵ مێدیای کارلێکەری بۆ ڕاکێشانی سەرنجی منداڵان. منداڵانی کورد تا ئێستا نەگەیشتونەتە ئەو ئاستەی بە تەواوەتی ئاشنا بن بە ئەدەبیاتی منداڵان لەبەر کەمی ژمارەی ئەو کتێب و بڵاوکراوانەی بۆ منداڵان دەنووسرێن. تەنانەت زۆرێک لە بڵاوکراوەکان کە دەردەشن تایبەت نین بە قۆناغێکی دیاریکراو تا منداڵان بتوانن بەپێ ئاست و تەمەنی خۆیان سوودی لێ ببینن. سەرباری ئاستەنگ لە بەدەستێنانی ژمارەی پێویست تا منداڵان بتوانن لێ سوودمەند بن. لە کۆتاییدا ئەدەبی منداڵان و بەرهێنانێکە لە مێشکی نەوەکانی داهاتوودا بەها و کەرامەتیان تیادا دەشێنێت ڕێگە خۆشکەر دەبێت بۆ داهاتوویەکی داهێنەرانە. پێویستە ئەم جۆرەی ئەدەبیات بە هەموو ژانرەکانیەوە پەرەیە زیاتری پێ بدرێت و منداڵانی کوردستان پێ ئاشنا بکرێت. چونکە ئاشکرایە تەنها لە ڕێگای ئەدەبەوە دەتوانرێت بە ئاسانترین و خێراترین کات منداڵان فێر ببن و ڕۆشنبیرتر بکرێن. شاری بخیابان دا گور دبن
Oh
عزیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئەڵلقەیەکی دیکە ئەم بەرنمەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانی تەندەسپێرم.